ساڵ بە ساڵ خزمەتگوزاریە تەندروستیەکان لە ناوەندە تەندروستیە حکومیەکانی هەرێمی کوردستان نامێنن یاخود دەکرێن بە پارە. ئەوەیش هاوڵاتیانی نیگەران کردو و دەڵێن یەکێتی و پارتی لە پێناوسود و قازانجی بازرگانان و کۆمپانیا حیزبیەکان قۆڕەخی کەرتی تەندروستیان کردووە و بە سەدان جۆری جیاوازی چارەسەر و دەرمانی بێکوالیتی هاوردەی هەرێمی کوردستان دەکەن. ئەیمەن جالەوەی خۆی و هاوژینەکەی نەخۆشن، خاوەن منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتن و دەڵێت بەوەی زۆری تێچووی چارەسەرەکان ناتوانن بستنە نەخۆشخانە حکومی و ئەهلیەکان. گرانە خزخانە ئەنکە پارەم نەبێ شتم بۆ ناکەن خۆم کرێچم مناڵێکم نەخۆشە خێزان و نەخۆشە پێویستی بە عملیاتە کەنەم بێ بە چیچم بیبم بۆ خزخانە یا ئەڵێم بچنە دەرەوە فاحسی بۆکەن فاحسی گرانە بە من نابێت بۆی بکە ئەو فاحسانە. گرانی نرخی پشکنین و ئەشیعە و نەشتەرگەری لەلایەک و فرەیی جۆری دەرمان و چارەسەرەکان و بوونی هەزاران دەرمانخان و نەخۆشخانەی ئەهلی و ناحکومی لە شار و شوێنە جیاوازەکان لەلایەکی دی خەمە گەورەکەی بەردەم هاوڵاتیانە و دەیان ساڵە گرفتارن بەدەستێەوە. ئەوان دەڵێن بە ناوی بازاڕی ئازادەوە بە سەدان جۆری دەرمان و چارەسەری بێکوالیتی هاوردەی هەرم دەکرێن و بەسەر هاوڵاتیاندا ساغ دەکرێنەوە. ئێستا کۆڵانەکان قەتقانی تایبەتی تایە، یعنی وای لاتۆ کەرتی تەندروستی بۆ بە تیجارێکی زۆر پیس معڕێزم بۆ بازە بۆ هەندێک دکتۆر ئەوانی کە ئەتی وەکو پارە سێتەکە ئەشیعەنای بڕۆ ئەشیعە بگرە فاسی خوێن ناڵی بڕۆ فاسی خوێن بکە لە چۆش مختبرەکانی خۆیان زۆر بەداخەوە بەڕڵایەکی تەواو هەیە. من یعنی ئەوە خۆمێکی نۆ نەخۆشانم کە سەوفانم هەیە. نەگەر خەڵکی ئاسایی ئێستا چالاکانی نێو کەرتی تەندروستیش دان بەوەدا دەنێن حکومەت بەمەبەست دەیەوێت کەرتی تەندروستی لە کەرتێکی گشتیەوە ڕادەستکەرتی تایبەت بکات بەوەش لە بری کاراسانی بۆ بەبارگرانی بۆ هاوڵاتیان. پێشتر کە ئەیانوت کەرتی تەندروستی یعنی کەرتی حکومی بەرەودواوە ئەڕوات و کەرتی تەندروستی ئەکرێت بە کەرتی تایبەت شتێکی دوور بوو لە لامان زۆر بەڵام ئەم گرێبەستی وەزارەتی تەندروستی لەگەڵ کۆمپانیایەکی تایبەتمەندە دەری ئەخات بەجددی مستەقبەلەن کە ئەم کەرتە وردە بەرە و تایبەت ئەڕوات یعنی خزمەت گوزارێت تەندروستیەکان بۆ هاوڵاتی زۆر کەم ئەبێتەوە هیچ جیاوازیەک بەدیناکەی لەگەڵ کەرتی تایبەتە لەوە چێ هەندێک جار خزمەت گوزاریە تەندروستیەکان لەناو کەرتی تایبەت تا زۆر هەزانتر دەربچن وەک لەوەی کە لە ئێستا ئەبینرێت. پاشەکشەی خزمەت گوزارە تەندروستەکان لە کەرتی گشتی و حکومی لە هەرێم نوێ و نامۆنین و چەندین ساڵە هاوڵاتیان درکیان پێ کردووە و بۆ ساناترین چارەسەر دەنێردرێن بۆ نۆرینگە و دەرمانخانە ئەهلیەکان. چەندین ساڵیشە چالاکانی ئەو بوارە هۆشداری دەدەن لەوەی یەکێتی و پارتی قۆڕخیە و سێکتەرەیان کردووە و لە پێناو سود و قازانجی بازرگان و کۆمپانیەکانی نزیک لە حیزب پشتیان لە کەرتە گشتیەکە کردووە. ڕزگار جەبار کێینێن سلێمانی.